بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە لە نێوان دوو بنەماڕەدا لە سنووری قەزای کۆیە چوار هاوڵاتی کوژران و چواری تریش بریندار بوون. هەرچەندە ڕووداوەکە لە سنووری کۆیەدا بووە، بەڵام ئەو هاوڵاتیانی کێشەیان لە نێواندا دروست بوو خەڵکی گوندی قەمیشەی سەر بە ناحیەی ئاغجەلەرن. ڕووداوی یەکەم کاتژمێر 11 شەو لە شارۆچکەی تەقتەق ڕوویدا و بەهۆیەوە دوو هاوڵاتی کوژران و دوانی تریش بریندار بوون. ڕووداوی دووەمیش کاتژمێر 1 شەو لە ناحیەی سێگرتکان ڕوویدا و ئەوەش لە کاتێکدا بووە بە چاودێری پۆلیس دوو بریندارەکەی تەقتەق بە ئۆتۆمبیلی فریاکەوتن گواستراونەتەوە بۆ نەخۆشخانە. بەڵام لە ڕێگادا کە سوکاری کوژراوەکان دوو بریندارەکەیان کوشتووە و دوانی تریشیان بریندار کردووە و ئۆتۆمبیلە کەشیان سوتاندووە. پۆلیس ئەوەندەی کە توانیوێتی شەڕی کردووە لەگەڵیان مسادەمەی کردووە لەگەڵیان، بەڵام ئەوانە بڕیاری خۆیان داوە بە هەر نرخێک بێت تەنانەت بە کوشتنیشیان بێ ڕێ لە چوونی ئەو بریندارانە بگرن. بۆیە چەندین کەمینیان داناوەتەوە لە سەر ڕێگای کۆیە تەقتەق، لە سەر ڕێگای سێگرتکان هەولێر، و بۆیە توانیویانە هێزەکانی پۆلیس غافڵگیر بکەن، چونکە ئەوان خەریکی سیارەیەکی پەترۆڵ بوون بۆ احتیواکردنی بارودۆخەکە، بەڵام سیارەیەکی تر هاتووە. لە بەرامبەر ئەو هەڕەشانەی کە لەلایەن کەس و کاری کوژراوەکانەوە بەرامبەر بە کارمەندانی نەخۆشخانەی تەقتەق کراون، سەرجەم کارمەندانی ئەو نەخۆشخانەیە بایکۆتی دەوامیان کردو لە دەرەوەی نەخۆشخانەکە مانیان گرت. مەسەلەی سوستانەی ئیسعاف لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە قەدەغەیە بە هەموو شێوەیەک بەپێی هەموو یاساکان. ئەمە داوای خۆمان هەیە لەسەر زەرە مادی و معنەویەکانی کە دەربحەق بە ساری ئیسعاف و بە ساری ئیسعاف و بە بریندارەکان کراوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی تەقتەق ئاماژە بەوە دەکات تا ئێستا چەندین جاری تر لەلایەن کەس و کاری کوژراوەوە هێرش دەکرێتە سەر کارمەندەکانیان. بەداخەوە ئەوە بۆ چەندین جارە دووبارە دەبێتەوە لە سنوورەکەی ئەمە و لەناو نەخۆشخانەکەی ئێمەدا لەلایەن کەسوکاری زامداریان کوژراوەوە هێرش دەکرێتە سەر دکتۆر و کارمەندەکانمان. ئەم شەویش بۆ جاری دووەم هێرشکرایەوە سەر دکتۆرەکانمان و سەر کارمەندەکانمان کە یەکێک لە کەسوکاری کوژراوەکان هەڕەشەی لە دکتۆرەکانمان کردو و لە کارمەندەکانمان کردووە. هەردوو ناحیەی تەقتەق و سێگرتکان لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای کۆیان بەهۆی ئەو هەڵکەوتە جوگرافیەی کە لە سنوورەکەدا و بە تایبەتی تێپەڕبوونی زەی بچووک بە سنوورەکەدا زەویوزارێکی گونجاو بۆ کشت و کاڵکردن و گەشت و گوزار هەڵکەوتووە. ئەوە ژوای کردووە زۆر جار حاڵەتی موڵکایەتی لەم شێوەیە لە سنوورەکە ڕوو بدات. خالید محەممەد، NRT، شارۆچکەی تەقتەق.